ئەم ناوی خولە دۆمەکەت چی هاتووە؟ وەڵی لە دوو هەمەوە هاتووە لە دوایی هەورامی کە سوکاری من کڵاشیان کردووە کە سوکاری من کڵاشیان کردووە هەورامیش کڵاشی کردووە تێگەی کە کڵاشیان کردووە ئەوان یەکەم بوون ئەمان دوو هەم بوون ئیتر دوو هەمەکەیان کردووە بە دۆمەگینا دوو هەم بن دۆم نییە دوو هەمە واتە ئەو کەلیمەیە بە هەڵە بە هەڵا گەشتووە و خاڵ وەریگرتووە خۆ ئێمە هەر وشەی دۆممان نییە لە زمانی کوردیە؟ دۆم چییە؟ هیچ شتێ نییە بەڵام دوو هەمە بەڵێ بۆ باسی کڵاشە کرد هیچ شەی دیازانی؟ نەوەڵڵاه من هیچێکی لێنادا باوا پیرانم وەختی خۆی کردویانە لە دوای هەورامیەکان ئەوان یەکەم بوون نە کڵاشە باوا پیرانی منیش دوو هەم بوون پیشاندا کردووە هیچ لە خزم و کەسوکارە هەیە کە ئەو پیشەیی بەدەستەوە ما بێت؟ نەوەڵڵاه هەمووی وازی لێناوە هەر هەمووی